سێهەم پێغەمبەر فەرمووی وەلەم یەمنەعوا زەکاتە ئەموالهم، هەر کۆمەڵگایەک زەکات نەدەن بە چاکی یاخود بە ڕەحابەتی دڵ زەکات نەدەن، پێیان وابێ کە ئەوە لێیان دەسەندرێت و لێیان زەوت دەکرێت کە ئەو ماڵی دەدەنە زەکاتێ. پێغەمبەر فەرمووی ئیلا منعوا القەطرە من السەماء، ئیلا باران لە ئاسمانێوە ڕاگیر دەبێت و بارانیان بۆ نابارێت. و فەرمووی ئەگەر تەنانەت حەیوانات نەبێت ئەوە خوای گەورە بارانیان هەر بۆ نابارێنیت. ئەو کۆمەڵگە و ئەو خەڵکانەی کە بە حەق زەکات نادەن و زەکاتەکەیان ڕاگیر دەکەن. ئینسان وەختێک کە ماڵ و سامانی هەبوو دەبێت سوپاسی خوای گەورە بکا کە لەو کەسانەیە زەکاتێ دەدات. ئەگەر زەکاتت هەیە کەواتە ماڵت هەیە بۆیە زەکاتێ دەدەی. وەکو دەگەڕنەوە پیاوێک ماڵی ئەوەندە زۆر بوو 40 دەفتەر زەکاتی هەبوو، دوای ئەوەی کە حیسابی کردو لەبەر چاوانی گەلەو زۆر بوو وتی یعنی ئەو هەموو پارەی هەمووی بدەمە زەکاتێ 40 دەفتەر، وەرە بەخوا زۆرە تێکەڵی کەنەوە بەخوا نایدەم. دەبێت ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکە کە ماڵی پێداوە زەکاتی لێ بدات، نەک زەکاتەکەی ڕاگیرکەیان پێی وابێ ئەوە بە زۆر لی دەسەندرێت، چونکە ئەو زەکاتە ماڵی ئینسان پاک دەکاتەوە.